بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام. تراژیدیا و کورد دوانەیەکی لێکدا نەبڕاون. مێژوو ڕابردووی ئێمە لێوان لێوە لە تراژیدیا و مەرگەسات و حاڵەتی دەروون هەژێن و پڕکردنی یاداوەریمان بە ماڵوێرانی و قوربانیدان و دەربەدەری. ساڵانە مانجی ئازار بۆتە مانجی باسکردن لە تراژیدیا و ئازار و ژانەکانی ئێمە و شاشەی تەلەڤیزیۆنەکان دەبێت بە شوێنی نمایشی کۆژانەکانمان. میدیا لەسەرەتی تراژیدیا پیشان بدا یان دروستی بکە. پێویست نییە ئێمە چیرۆکەکانی خۆمان بە گەورەی بهێڵینەوە بۆەوەی ڕابردووی خۆمان بیر نەچێتەوە و بەنەوەکانی ئایندەشی بگەێنین. هەر کاتێک میدیا بکەوێتە ژێر کاریگەری سیاست ئەوە بە بێباچی و دڵنیاییەکی دروستکراوە دەستپێرێت و لە ڕابردووی پڕتراژیدیا دوورمان دەخاتەوە. دەبێت میدیا بچێتە ژێر ئەمەوە. بە میوانداری دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ قسە دەکەین لەسەر تەوەرەی میدیا و تراژیدیا. لەگەڵمان بن. جارێکی تر سڵاوتان لێبێ کاک دکتۆر زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوونت دەکەین. زۆر سپاس. کاک دکتۆر دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە مانجی سێدا میدیا بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش تیڤیەکان یان شاشەی تیڤیەکان دەبن بە شوێنی تراژیدیا. ضرورەتی ئەمە چییە کە تەنها لە مانجی سێدا ئەم حاڵەتە هەیە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە و حەزەکەم لە ساڵیادی 26مین ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان سڵاو ڕێز بنێرم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و خانەوادە بە ڕێزەکانیان و پرسیارەکەی جەنابشت لەوە سەرچاو ئەگرێت ئەنی بۆچی لە مانگەیە بە تایبەت کەناڵە کوردیەکان بە تایبەتی شاشە و تەلەڤیزیۆنە کوردیەکان جەخت لەسەر لایەنی تراژیدی ئەکەنەوە. بەداخەوە بۆ ئێمە بەهارێکی سەوزنێ بەهارێکی سوورە، بۆ ئێمە مانگی ئازار مانگی ئازار و خەمەکانە. هەر ئەمە شوای کردووە لەم مانگەیە کە مانگی سێە سیرەکی زۆربەی نەهامەتیەکان و تەراژیدەکان و ڕووداوە ناخۆشەکان کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە لەم مانگەیە و یاخود لە وەرزی بەهاردایە لەم سێ مانگەیە کاویش ڕاپەڕینی خەڵکی کوردستانە، چیمەبارانکردنی هەڵەبجەیە، کۆڕەوە، ئەنفالە، هەموو ئەمانە وای کردووە کە تیڤیەکان وەکو ساڵیادێک لەم بۆنە و ساڵیادەیە یادی ئەو ڕووداوە تراژیدیان نبکەنەوە کە بە درێژای مێژووی کورد بە تایبەتی لەم ساڵانەی دواییە کە بەسەر کووردا هاتووە لەسەر دەستی بڵێن ڕژێمی داگیرکاری بەعز هەموو ئەو ڕووداوانەی کە باسم کرد ڕووداوی خوێناوی و ڕووداوی خەماوین وای کردووە کە هەموو کاتێک کە کورد ئەگاتە ئەم مانگە بە تیڤیەکانیشەوە ئەو یادە خەماویانە و ناخۆش و ناسۆرانیان بیرەکەوێتەوە کە هەمووی ڕووداوی ناخۆش و تراژیدین ئەمە شوای کردووە کە لەم مانگەیە زیاتر ڕێگەیانەکان کار لەسەرەوە بکەن. زۆر باشە، بەڵام من لە پێشەچێکەش باسم کرد کە ئەگەر بگەڕێەوە بۆ مێژووی ڕابردووی ئێمە وەکو گەلی کورد نەک هەر بەهار نەک هەر مانجی ئازار تەواوی مێژوومان لێوان لێوە لە تراژیدیا لێوان لێوە لە ئازار. بۆچی تەنها لە کاتێکدا ئێمە پێویستە ئەمە بگەین بەنەوەکانی ئایندا ئەو نەوانەی کە هیچ شتێک یان کەمترین شت لە ڕابردووی خۆیان دەزانن لەوانەیە گرنگی نەدان بێ بە مێژوو یان وەکو پێویست خوێندنگاکان ناوەندەکانی خوێندن ئەکادیمیاکان زانکۆ پەیمانگاکان گرنگیان نەدا بێمە ئەمە لەم شتە دەزانن. بۆچی تەنها لە مانگانەدا کە ئێمە تەواوی مێژوومان پڕێتی لە تراژیدیا؟ وەکو جەنابەت فەرموویان ئەو جیلەی کە ئێستا پەروەردە بە جیلی دوای ڕاپەڕینی پێڵێن تقریباً 25 ساڵێک بەسەر ئەم ڕووداوانەیە ڕۆشتووە، ئەنی زۆرینەیان هەر بیستویان یا لە دوتەی ئەو کتێب و سەرچاوانەیە خوێندویانەوە کە کورد چیمیاباران کراوە، ئەنفال کراوە، یا خود ڕاپەڕین ڕوویداوە کۆڕێ و ڕوویداوە. یعنی جێی خۆی تێڕاگەیاندنەکان ئەم یادانە ینی پڕشکۆ بکەن، ئەم یادانە ینی بە شێوەیەکی زۆر گەورەتر یاد بکەنەوە وەوا بکەن کە ئەم جیلەی کە پەروەردە ئەبێت کە گەورە ئەبن لەسەر جانێکی نەتەوەی و نیشتیمانی کوردایەتی پەروەردەیان کەنەوە ئەرچێکی ڕاگەیاندنی کوردی لەم سەردەمەیە کە ئێمە گەلێکی ژێردەستین، گەلێکی بەشخوران، گەلێکی پارچە پارچەکراوین، گەلێکی خاوەنی حکوومەت و سەروەری خۆمان نین. ینی گەنجەکانمان نەوەی تازە پێگەیشت و ڕابێنی لەسەر ئەوەی کە
شارەزا بن بە کولتوری خۆمان بە مێژووی خۆمان بەو تراژیدی و ناسۆریانی کە بەسەرمان هاتووە بەڵام لەوە گەورەتر ئەوەیە کە لەسەر ئاستی ڕاگەیاندنەکان لەسەر ئاستی حکوومەت و دامدەستگا پەیوەندیدارەکان یعنی کار لەسەر ئەوە بکەن خزمەت بکەن بە کەسوکاری شەهیدان و ئەنفال و قوربانیانی ئەو ڕووداوانە. من ئەمڕۆ بەلای باخی گشتیا ڕۆشتم یعنی کۆمەک کۆ ئەکرایەوە بۆ قوربانیانی هەڵەبجە سندوق دانرابوو چەند بەرپرسێکی حکومی و حیزبیشی لێبوو یعنی ئەمە کاری کۆمەڵەیەکی بچووکنە کاری حکوومەتە کاری حکوومەتی مەرکەزیە کە قەرەبووی دوای 25 ساڵ لە ئەو ڕوودا و لەو ناسوەر و ئەو تراژیدیانی کە بەسەر کووردا هێناوێنە حکوومەتێک لە دوایەکانی عێراق کاری ئەوانە کە بێن خەرەبووی قوربانیانی ئەنفال و کیمیاباران بکەنەوە و لەوەش گەورەتر ئەوەیە ئێمە ئەم ساڵیادانە بۆچی ئەەکەینەوە ئەبێ هەوڵ بدەین ئەنی پند و ئەزمموی لێوەربگرین و هەوڵ بدەین چی هۆکارێک بۆتە هۆی ئەوەی کە ئێمە تا ئێستا خەوارێکمان نەبێت دەوڵەتێکمان نەبێت چونکە ئەم ڕووداوانە کە ڕوویداوە بەشێکی لە ستەم و زۆرداری دوژمنەکانمانەوە بەشێکیشی پەیوەستە بە ناکۆچی و نەزانی و نەکبەتی خۆمانەوە هەتاوەکو ئێستا ئێمە نەمانتوانێت ئیدارەیەکی کوردی ڕێکوپێک قەوارێکی سیاسی سربەخۆ ینی لەباری ئابووریە سربەخۆ بین خاوەنی کەسێتی خۆمان بین کەسێتێکی کوردی وا ڕابێنین کە یادکردنەوەی ئەوانە وای لێ بکات کە هەستی نەتەوەی و نیشتیمانی بوون و ئینتیمای نەتەوەی بەهێز بکات نەک ئەوەی تاچێک پەروەردەکەین کە تاچێک بێت ینی گەمە بکات ینی یاخود بڵێ ئەو یادانە هەر بە شتێکی زۆر ڕۆتین بکرێتەوە یاخود هەر گاڵتەی پێبێت ئەمە بەڕاستی سیاسەتی زۆر باشە هەندێک جار هەندێک گەنج هەیە دەڵێ ئەوەی کە بە وڵاتەمەوە دەبەستێتەوە تەنها پێڵاوەکانمە ئەوە هۆکاری ئەوە نییە کە بەرهەمی ئەو هەموو ڕەنج و تراژیدی و قوربانیدانەی کە لە ڕابردوودا هەبوو ئێستا دەبینێت کە ئاوڕی لێ نادرێتەوە کە دەبینێ خزمەتی ناکرێت کە دەبینێ خزمەتی وڵاتەکەی ناکرێت کە دەبینێ ئایندێکی گەشت چاوەڕێی ناکە مە هۆکارەکەی ئەوە نییان بەبارێکی تریشدا هۆکارەکەی ئەوە نییە کە نەتواندراوە ڕابردووی ڕۆشن و پڕقوربانیدانی باب و باپیرانی خۆی پێ بگەێنێ بە دڵنیایە هەموو ئەوانە هۆکارن ینی کاتی ئێمە یادی مێژوو ئەەکەین و یادی ڕووداوێکی مێژووی ئەەکەینەوە بۆ ئەوە ئەو یادە ئەەکەینەوە کە بۆ ئەوەی هەستی نەتەوەی و ئینتیمابوونمان بەهێز بێ و هەوڵ بدەین پند وەربگرین ئەزمون وەربگرین لەو ڕووداوانە بۆ ئەوەی جارێکی تر ئەو ناسۆریانە بەسەر نەتەوەکەمان نەیەتەوە ینی هیچ گرنتیەک نییە کە ئێمە لە 2023 پرۆسی ئازادی عێراق بووە و بە درێژایی مێژوو و کوردیش بڵێن بەشدار بووە وەکو گەلێکی زیندوو گەلێکی بەشخورا و گەلێکی زۆڵم لێکرا و لە عێراقا بەشدار بووە لە هەموو ئەو یادانە لە پرۆسی ئازادکردنی عێراق لە ڕاپەڕین لە هەموو کۆڕە و لە هەموو ئەو ڕووداوانی تر ئەوە زۆر گرنگە کە یعنی بڵێن کورد هەوڵ بدات مافەکانی خۆی بەدەست بێنێ کورد بە درێژایی مێژوو حتا شۆڕشەکانی مێژووی مرۆڤایەتی هەمووی لە پێناوی ئازادیە بوو چونکە ئازادی و کەرامەتی مرۆڤ لە هەموو شتێک گەورەترە بەڵام تاکێکی کوردی دوای 25 ساڵ گەنجێک هەمومان ئێمەمانان ینی هەست بەوە ئەەکەین کە بەڕاستی نەعەدالەتی هەیە زوڵم هەیە دادگەری نییە ئازادی نییە یعنی خوت و بژێوی خەڵکی خوراوە بۆیە گەنجێک نەحەقی نییە کەوا بڵێت هەرچەند ئێمە ئەبێ گەشتبین بین ئێمە هەوڵی بەردەواممان هەبێت و ئێمە هەوڵ بدەین ینی بەردەوام کار بکەین بۆ یەک ڕیزی نێوماڵی کورد بۆ ئەوەی ئەو نەهامەتی و ناسۆریانە بەسەر کوردان نێت و ئێمە بەشدار بینە لە حکوومەتێکی مرکزی کە ئەوە ینی وەزعی ئێمە خەیرانی ئابووری ناکۆکی سیاسی ناو خۆمان لەگەڵ حکوومەتی مرکزی و هیچ گرنتیەک نییە بۆ دووبارە نەبوونەوەی ئەنفالێکی تر کیمیابارانێکی ترکی کۆڕەوێکی تر لەسەر دەستی حکوومەتی ناوەندی یا هەر هێزێکی داگیرکرد بێ وەک داعش بێ وەکو ئەو وڵاتانی دراوسێر بێت کە خوێنە خۆری کوردن ینی دراوسی کوردن و بەڵام هیچ مافێک بە کورد نادەن بەڵێ ئێمە ڕاپەڕینمان کرد بۆ ئەوەی نان و کار و ئازادی دابین کرێ بۆ خەڵکی جەماوەر خاوەنی ئەم حکوومەتەیە جەماوەر خاوەنی ڕاپەڕینە بە هیچ کەسێک مزایدە نەکە بەڵێ حیزبە سیاسەکان ڕێبەر و دەستپێشخەر و ڕێنمونیکەری جەماوەری خەڵکی کوردستان بن بەڵام جەماوەر ئەو هێزە لە بەر نەهاتووی ئەو هێزە معنەویەیە کە توانی ڕژێمێکی وەکو بەعز بڕوخێنێەوە ئەم حیزبانە بخاتە سەر دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردننی ساڵی 92 ئەوە هەشت کابینەی حکوومەت هەیە تاوەکو ئێستا سەیرەکەی خەڵک پێداویستی سەرەتایی ژیانی دابین نییە خەڵک خزمەت گوزاری نییە خەڵک بژێوی نییە گەنجێک بە هەزارەها گەنج هەیە لەو سەرشەقامە بێکار و بێنان و بێلانە و بێدامەزراندن هیچ موچەیەک هیچ پارێکی لە بەخەڵنێ ئەم گەنجە خەون بە هیواکانی خۆیان ئەبینە خەون ئەبینێ بەوەی کە هیواکانی خەونەکانی خۆی بەدی بێنێ
بەڵام سیرەکات هیچ دەرفەتێک هیچ دەرگایەک نییە بۆ ئەوەی بتوانێت وزە و توانەکانی خۆی بخاتە گەڕ. زۆر باشە بۆی زۆر دوور نامەزرێنرێت لە تەوەری بەرنامەکەمان کە میدیا و تراژیدیایە. دەمەوێت بپرسم میدیا تراژیدیا دروست دەکات یان تراژیدیا پیشان دەدا؟ بەڵێ میدیا بەو باری کە وێنەکان ئەگوێزێتەوە، وێنەکان ئیتر وێنەی خۆش بێ و ناخۆش بێت، کۆمیدی بێ و تراژیدی بێ، وێنەیەک بکات بەسەربرنیا، وێنەیەک بێت بۆ ینی یادکردنەوەی خەمەکان و ناسوورەکانی خۆمان. میدیا ئەکرێت وەکو ئەرچێکی نەتەوەی وەکو ئەرچێکی نیشتیمانی ڕووداوە تراژیدیەکان پیشان بدە لە ڕابردووە بێ وەکو مێژوود یاخود ئەو ڕووداوە ناخۆشانە بێت کە بەداخەوە ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان ینی بە ڕووداوی نەخوازراوە بە تیرۆر و تەقاندنەوە و ڕفاندن و کۆمەڵکوژی و هەموو ئەوانە ڕۆکە ئەمە هەمووی وێنایەکی تراژیدی لە لای تاکی کورد دروستەکە، کەسێکی خەمۆک دروستەکە، کەسێکی بێهیوا دروستەکە. لەگەڵ ئەوەشە ڕاگەیاندنیش بەداخەوە ئەتوانێت تراژیدیەکان ینی زیاتر پیشان بدات، زیاتر وا لێ بکات، قەیرانەکان قوڵتر بکاتەوە، یاخود تاکێکی تراژیدی کەسێکی خەمۆک کەسێکی ڕەشبین دروست بکات. بەڕای بەڕێستان ئەرکەکەی ئەوەیە کە بیگوازێتەوە نەوەک تراژیدیا دروستکات. ڕاگەیاندن وەکو ئەرچێک ئەتوانێت ڕووماڵی ئەو ڕووداوە تراژیدیانە بکات، بەڵام وەکو وتم ئەمە وەکو ئەرچێکی نەتەوەی یا وەکو ڕووداوێکی ڕۆژانە، بەڵام لەپاڵ ئەوەیە ڕاگەیاندن ئەبێ هەوڵ بدات ئەمە ینی ئەو تراژیدیانی کە بەسەر کووردا هاتوو ئەبێ وا بکە بۆ ئاقارە ئیش بکە کە وەکو ڕووداوێکی مێژووی بجۆزێتەوە، وەکو سەروەری شکۆیەک بۆ کورد، وەکو ئەوەی کە کەسەکان وا پەروەردە بکە کە ئێمە بەو شێوەیە زوڵممان لێکراوە، جینۆساید کراوین، ڕەشەکوش کراوین، وای لێ بکە کە ئینتیمای بۆ دروستکات، ینی تاکێکی بوێر و تاکێکی شۆڕژگەر دروست بکات، نەخود تاکێک بێت کە دایمە خەمۆک بێ بێهیوا بێت. ئێمە بەداخەوە ینی ئیدارەی خۆشمان زوڵم لە خەڵکەکەی ئەکات. یعنی ئێمە ئەم خەیرانانە دروست بوو ئەنجا حکوومەت هات دەسەبا بۆ چاکسازی و بۆ بایۆمەتری و بۆ نازانم چی و بۆ بڕینی موچە و ئەمە زۆرێک لە ینی بەڕاستی ئەمە تراژیدیایە، هەموو ڕۆژێ تراژیدیایەکە، هەموو ڕۆژێکە مردنێکە کابرا کە ژیانی نەبێت، کە بژێوی نەبێت، کە کاری نەبێت، کە موچەکەی بڕابێت و کە زوڵمی لێ بکرێ بەناوی پاشەکەەوە. هەموو ئەمانە ڕووداوی تراژیدین، چکە ڕووداوی تراژیدی تەنیا کوشتنێکی فیزیکی نییە، ئەمە کوشتنێکی معنەویە کە تۆ سەرچاوی بژێویت گرت، کە تۆ هەموو دەرگایەکە لێدا خست. ئەمە کارەساتە، ئەمە تراژیدایەکی گەورەیە، وەکو مەشهدێک لە ئەعلامە ڕۆژانە پیشان نەدرێ. هەموو ڕووداوەکە هەموو هەواڵەکان کە تۆ تەماشایەکەی هەمووی ڕووداوی تراژیدین، هەرێکی بە شێوەیەک و هەرێکی بە نەمەتێک. بەڵام لەپاڵ ئەوە شاوەکو وتم ئێمە ئەبێ هەوڵ بدەین ینی ئەم ڕووداوە تراژیدیانە تەوزیف بکەین دوای 25 ساڵ حکومڕانی، ینی لە ساڵیادی ڕاپەڕین و ئەم ڕووداوە تراژیدیانە ئەبێ هەوڵ بدرێت، ینی حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان و ڕاگەاندەکان هەوڵ بدەن ینی باشترین خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک و بە جەماوەر بکەن، نەکو ئەوەی کە ئێمە تەنیا یادێکی وەکو یادێکی مێژووی وەکو شتێکی ڕۆتین کە خەڵ لەوانە بەڕاستی بێزار بووە، خەڵک لە درشم و لە پیشاندانی ڕووداوی تراژیدی خەڵک هەموو ئەوانە ئەزانێت. بەڵام ینی خەیرانەکە کارەساتەکە لەوایە ینی ئیدارەی کوردی و ئەم حیزبە سیاسیانە دوای 25 ساڵ حکومڕانی نەیانتوانی سوود لەو ڕووداوە تراژیدیانە ببینن، نەیانتوانی یادکردنەوەی ئەم ڕووداوە تراژیدیانە بکەنە هۆکارێک بۆ تەوزیفی بکەن ئەم بۆنە تراژیدیانە بۆ یەکگرتنەوەی نێوماڵی کورد، بۆ یەخستنی نێوماڵی کورد، بۆ وەلانانی ئەم تاوانبارکردنی ئەم و ئەو، بۆ پاراستنی یەکڕیزی نیشتیمانی، بۆ یەخستنی ئیدارە و بەگەڕخستنەوەی حکوومەت و پەرلەمان. زۆر باشە. سێکێ دەڵێ ئێمە نابێت چیرۆکە تراژیدیەکانی خۆمان لەبیر بکەین بۆ ئەوەی بیخەینە نەستی نەوەکانمان. نازانم بەڕێزت تا چەند لەگەڵ ئەمەدای؟ من لەگەڵ ئەوەم کە ئێمە نابێت خەبات و قوربانیدانی خەڵکی کوردستان و ئەو هەموو ڕووداوە تراژیدیانی کە وەکو بەشێک لە کللتوری ئێمە، بەشێک لە مێژووی ئێمە، بەشێک لە شوناسی نەتەوەی ئێمە کە ئێمە شانازی بە خەبات و بە قوربانیدان و ئەوە ئەنفال بوو، جینۆساید و کیمیابارانی هەڵەبجە بوو کوردی بە دنیا ناسەن وەکو دیمەنێکی تراژیدی، نەک حیزبە سیاسیەکان کە زۆریە نیانە لە کاتی هەڵبژاردن و لە سەر مێزی گفتوگۆ یاخود لە کاتی بانگەشەی هەڵبژاردنیا لە ڕاگەیاندنەکان سیرەکەی مزایدە بۆ ڕووداوانەکەن. ئەو ڕووداوانە زۆرترین قوربانی خەڵکی کوردستان بوو. ئێمە ئەو ڕووداوانی کە بەسەرمانە هات ئەو ڕووداوە تراژیدیانە، ئەو حکوومەتانە
ئەو ڕژێمێک لە دوایەکانی عێراق بە تایبەتی ڕژێمی دیکتاتۆری بەعەس ینی هیچ جیاوازێکی ناکرد لە نێوان ڕاستڕە و چەپڕە و لە نێوان ئیسلامی و ئەلمانی ئەو تۆی ئەکوش لەبەرەوەی کوردی ئێمە ئەبێ پندەوە وەربگرین کە ئێمە بۆیە لە ناوبرێن بۆیە قڕکراین بۆیە جینۆسایت کراین لەبەرەوەی کورد بووین ئێمە ئەبێت سوود لە ڕووداوە تراژیدیانە ببینین وەکو بەشێک لە مێژوومان وەکو بەشێک لە خەبات و قوربانیدانمان وەکو وەفایەک بۆ خوێنی شەهیدان و بۆ خوێنی کەسوکاری ئەنفال و کیمیاباران. زۆر باشە ئەگەر تۆ بە گوزەرێکی بە وڵاتاندا بە شارە گەورەکانی دنیادا بە شاری پایتەختی وڵاتانی دراوسێشماندا هەمیشە ئەوان لە شوێنە زۆر قەرەباڵغ و چڕەکاندا لە شوێنە زۆر حەی و زیندوەکاندا ئەوان لەسەر دیواری مۆڵەکان لەسەر دیواری شەقامەکان لەسەر ڕاگری شەقامەکان هەمیشە شەرم ناکەن هەمیشە بە گەورەی سەیری قوربانەکانی خۆیان دەکەن هەمیشە بە گەورەی سەیری ئەو چیرۆکە گەورانە دەکەن چیرۆشی تراژیدین بەڵام چیرۆشی گەورەن و توانیوێنەوەکانی ڕابردویان بۆ بابوو باپیرانیان تۆماری بکەن بۆ ئەوەی وەکو پاڵەوانێتێکی نەتەوەی لە نەستی نەتەوەی دابمێنێتەوە ئەوان نمایشی دەکەن بۆچی ینی پێ دوایە ئێستا میدیای ئێمە حاڵەتی ڕۆشنبیری ئێمە لە هەرێمی کوردستان خزمەت بەم بارەدا دەکا کە ئەو چیرۆکانە بهێڵێتەوە چیرۆکە تراژیدیانە بهێڵێتەوە لە نەستی نەتەوەدا. بەڵێ ئێمە کێشە ئەوەیە هەتا ڕاگەیاندە کوردەکان نەیانتوانێت ئەرشیفی ئەو ڕووداوە تراژیدیانە بکەن یعنی ئێمە لە کەیسی کیمیابارانی بڵێن ئەنفال و هەڵەبجە و ئەوانە کیمیابارانی هەڵەبجە ئەنفالە ینی زۆرترین کەناڵە ڕۆژنامە نووسە بیانەکان و کەناڵە بیانەکان بوون کە تۆماری ئەو ڕووداوە تراژیدیانیان کردبوو. بەڵێ نەتەوەکان بە تایبەتی جوولەکەی ئەنی زۆر سوودیان لە هۆلۆکۆست بینی بۆ ئەوەی دەوڵەتێکی نەتەوەی یا دەوڵەتێکی ڕاستە ئاینی بڵین بۆ خۆیان دروست بکەن لە ناوجەرگەی 23 دەوڵەتی عەرەبیە و لە ناوجەرگەی فەڵەستین و قودسە. بەڵام ئێمە تا ئێستا نەمانتوانیەوە میدیاکانمان ینی تەوزیفی ئەم ڕووداوە تراژیدیان ئەم جینۆساید و ئەم ینی بەڕاستی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال هیچی کەمتر نییە لە هۆلۆکۆست نە لە ڕووی قەبارەوە نە لە ڕووی تاوانی نێودەوڵەتیەوە بەڵام هەتاوەکو ئێستا ینی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نەتەوە یەکگرتوەکان دادگای دادی نێودەوڵەتی ئەو دادگایانی تایبەتمەندن بە تۆمارکردنی جینۆساید و بڵین ڕەشەکوژی لە جیهانا ینی تا ئێستا دانیان نەناوە بە ئەنفال و کیمیابارانە وەکو تاوانێکی نێودەوڵەتی وەکو جینۆسایدێک یاخود ئێمە حزبە سیاسەکان حکوومەتی هەرێم کەناڵەکانی ڕاگەاندن نەیانتوانێت تەوزیفی ئەم ڕووداوە مێژوێنە ئەم تراژیدیانە بکەن لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆ ئەوەی سوودی لێوە بگیرێ وەکو بۆ پێکهێنانی قەوارەیەکی کوردی بۆ پێکهێنانی دەوڵەتێکی نەتەوەی بۆ کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. تەنیا مەسەڵەن هەر ئەو کاتیان یادە لەم مانگەیە کە بە شێوەیەکی ڕۆتینی و ڕووکەش مەسەڵەن یادی ئەو ڕووداوانە بکەنەوە کە باسم کرد بەڵام ئەمە لەوە فراوانتر و لەوە گەورەترە چەندین ڕەهەندی هەیە ینی ئێستش کە سوکاری ئەنفال و هەڵەبجە ینی سێرەی لە ڕووی ژینگە لە ڕووی شوێنەوار لە ڕووی ئەو کۆمەڵێک نەخۆشی کۆمەڵایەتی دەرونی لە ڕووی خاپوربوون و ینی وێرانبوونی ناوچەکان تا ئێستا وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە یاخود وەکو پێویست نەتوانراوە بکرێتە ڕەمزێکی نەتەوەی کوردی حتا خوێندکارەکانمان قوتابیەکانمان ینی سێرەکەی باسی ئەنفال و هەڵەبجە بە چەندێڕێک لە خۆناغی بنەڕەتی کراوە کە ئەمە ئەکرێت ساڵانە لەم ساڵیادانەیە لە جاتی مەسەڵەن دیداری سلێمانی ئەوانەی کە زانکۆی ئەمریکیەکە شتی زۆر لەوە گەورەتر بکرد لەسەر ئاسی نێودەوڵەتی باسی پرۆسی ئەنفال و خۆناغەکانی ئەنفال و ئەو زیانانی ینی زیانەکان لە هەموو ڕەهەندەکانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی دەرونی ژینگەی تا چەندێک ئاسەواری هەبووە لەسەر کۆمەڵگەی کوردی و لەسەر قوربانیانی کەسوکاری ئەو جینۆساید و ئەو ڕووداوانە یاخود هەڵەبجە یاخود ڕاپەڕین چ دەستکەوتێکی هەبوو بۆ ئێمە دوای 25 ساڵ حکومڕانی ئێمە چیمان کرد ئەنی ئەمە بەرهەمەکەیەتی کە ئەیبینین کە زۆرینەی خەڵک ناڕازیە بەڕاستی ئێمە چی سوودێکمان بینی لە ڕاپەڕین و لە کۆڕە و چی ئەزمونێکمان بینی لە ڕووداوە تاڵ و تراژیدیانی کە بە درێژای مێژوو بەسەر کووردا هات بە تایبەتی ئەم چەند ساڵی دوایی بڵێن لە سەدەی 21 ئەم چەندەیەی دوایی ئەمانە هەمووی شتن کە ئەکرێت چەندین کۆنفرانس و توێژینەوەی گەورەی لەسەر ئاستی نێودەوڵەتی بکرێت چەندین ناوەندەکانی جیهان سەنتەرەکان زانکۆکان خەڵکانی شارەزە و پسپۆر بانگهێش بکرێن ینی هەوڵ بدرێ ئەمانە
بکرێتە دەواازەیەک دەرفەتێک وەداتر ڕووماڵکردیان لە کەناڵەکان ڕاگەاندن بۆ ناساندنی کورد و بۆ ناساندنی ڕووداوە تراژیدیەکانی کورد بۆ ئەوەی زۆرترین پاڵپشتی لە کورد بکرێت و لەسەر ئاسی ناوخۆیش وەکوتم ئێمە تا چەندێک سوودمان بینی لەو ڕووداوە تراژیدیانی بەسەرمان هات بۆیە هۆی ئەوەی کە یەکگرتوو بین لە ناویەکە یاخود پەڕاگەندە و دووبەرەکی و ناکۆکی زیاتر بێ بۆیە هۆی ئەوەی کە ئێمە نێوماڵی کورد ڕێکخین یاخود بووە هۆی نەکبەتی و ماڵوێرانی و کە ئەوەی هەر حیزبێک بۆ خۆی و هەر کەسێک بۆ خۆی و حکومت دوای 25 ساڵ حکومڕانی پەک خراوە ئیفلیس بووە توانێت ئیدارەدانی خەڵک و موچەی خەڵک و بژێوی خوتی خەڵکی نیە خەڵک ڕاپەڕینی کرد قوربانیدا بۆ ئەوەی ژیانێکی خۆشتر بۆ دابین کرێ خزمەت گوزاری بۆ دابین کرێ ئازادی بۆ فەراهم بکرێت نەکو ئەوەی کە بەم شێوەیە ڕۆژ بژمێرێ و ژیانێکی ناسۆر و نەهامەتی و نادادگەری ینی چینێک سەردەستە بێت و های لایف بژێت و چینێکیشی دێد لایف بێت و قوربە سەر بێ ینی چینی وەسەد خەریکە نامێنێت بێگومان کاک دوکتۆر پێدوان نییە شوێنەواری تراژیدیە لە بیر و زەین و نەستینەوەکاندا بە شێوەیەک چێنراوە کە تەنها ڕۆ سلبیەکەیەتی کە ئەو ڕۆی بیری مرۆڤەکان تاریک دەکا وایان لێ دەکا ئومێدیان نەمێنێ بەو بارەدا نەبووە کە ترا و تراژیدیایی کە لە ڕابردوودا ئێمە هەمان بووە وزەمان پێبدا مان کاتە پاڵەوانێتی ڕابردوو تراژیدیای ڕابردوو ئەمان لێ بکات کە وزەمان پێبدا بۆ ئەوەی یەکبوونی نیشتیمانی یەکبوونی نەتەوەی دروستکەین دڵنیایەوە ینی یەکێک لە لایەنە سەلبیەکانی ڕاگەیاندنی کوردی لەم ساڵیا دوو لەم بۆنیا کە خەڵک بە قەیران و بە ناسۆری و بە شەڕ و بە ئەو وەزعەیە ئەڕات کە ئێستا لە عێراق ئەگوزەرە و لە کوردستانیشا بە تایبەتی شەڕی داعش و ینی قەیرانی دارایی و قەیرانی سیاسی و ئیفلیسبوونی حکومەت هەموو ئەوانەی ئەمەش بۆ خۆی بڵێ وەکو بڵێ سەربارێکی ترە وەکو بڵێ بارگرانێکی ترە ینی ڕاگەیاندە کوردەکان کاتێک ئەوەکەن ئەم یادانە ئەکەنەوە یعنی بە ئاقارێک بە شێوازێک یادەکە ئەکەنەوە کە زیاتر بلینەکان ئەکولێنەوە زیاتر تاکوالی ئەکەن خەمبارترت ئەکەن کڵۆڵترت ئەکەن دڵتەنگترت ئەکەن لە جاتی ئەوەی وات لێ بکەن کە ئینتیمات بەهێز بێ وات لێ بکەن کەسێکی بەهێز دەرچی کەسێکی خاوەن ئیرادە دەرچی چووکە ئەم تاکە بۆ خۆی ئیرادەی شکێنراوە شکۆی شکێنراوە تاکێکە هەست بە کەمی ئەکە تاکێکە هەست بە زوڵم و زۆر و نەعەدالەتی ئەکە ئەمە شوای کردووە کە ئەم یادانە ینی بەم شێوەیە ئەکرێتەوە لەم کاتەیە بە شێوازێک ئەکرێتەوە کە تاکەکان زیاتر خەمبارتر ئەکەن نەک ئەوەی کە ڕوویەکی ئیجابی و ئەرێنی هەبێت کە ئەم تاکەوا لێ بکات کە پند و ئەزمون وەرگێت لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی کۆمەلگە و لەسەر ئاسی دەسەڵاتی سیاسی و حیزبە سیاسیەکانیش هیچ ئەزمونێکمان لێوە نەگرتو تۆ میدیا بە حاڵەتە سلبەکەی دەبینی یان بە حاڵەتە ئیجابەکەی دەبینی لەسەر من پێم وایە حیزبە سیاسیەکان ئەوەش بۆ مزایەدە ئەکەن چکە هەر کەسە و ئەڵێ من وام کرد لە شاخ و من وا قوربانیندا و من وا پێشڕۆیم کرد و من وا پێش ژەماوەر کەوتم ئەگەر من نەبایەتم ڕاپەڕی ناکرا و ئیدارە و حکوومەت وادانە ئەمەزرا و ئەمە ئێستا چی پێکردی ئێستا وای لێکرد تۆ چی بی بەڵێ هەر ئەوی شەسەیرەکەی هەموو ئەو ناسۆری و نەکبەتی بەسەر خەڵکە ئاهێناوە یعنی کاتێک ئەو حیزبە ئەتوانێت بڵێ من پێشڕۆیم کرد و ئەوەم کرد و ڕاپەڕینم کرد کە ئێستا گەورەترین و باشترین خزمەت کات ئێستا جیلێک پەروەردە بووە تۆ بی شۆڕش و ئەوەی پێ بفرۆشتەوە خەڵک خزمەت گوزاری ئەوێ خەڵک ژیانی ئەوێ خەڵک موچەی ئەوێ ڕاستە ڕاپەڕین بە پێشڕۆی حیزبە سیاسیەکان کرا ئەو کاتە بەری کوردستانی هەبوو ئێستا بەری کوردستانی نییە ئەو کاتە هەموو حیزبەکان هاودەنگ بوو پێکەوە بوون و پێشڕەوی جەماوەریان ئەکرد بەڵام ئێستا جەماوەر ئەو پشتیوانیان لێ ناکات بەڵام داینەمەی ئەم شۆڕشە داینەمەی ئەم ڕاپەڕینە جەماوەر بوو گەر جەماوەر نەبووایە حیزبە سیاسەکان نەیانەتوانی ئەو ڕاپەڕینە سەرتاسەری فراوانە بکەن و بتوان 25 ساڵ حکومڕانی بکەن و هەشت کابینەی حکوومەت تەشکیل بکەن و چەندین پرۆسی هەڵبژاردن بکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵام پێدوانیە هەر ڕاپەڕین کە نزیکترین ڕووداوی کاریگەرە لە چارەکە سەدەی ڕابردوودا ڕوویداوە لە مێژووی کووردە تا ئێستا نەتوانراوە لە ڕووی لە هەموو ناوەندەکانەوە میدیاش تا ئێستا پێدوانی کە نەیتوانیوە بیگەێنێت بە شێوەیەکی دروست بیگەێنێ بەنەوەی ئێستا بە دڵنیایەوە من پێت ئەڵێم ئەم جیلەی ئێستا پێویستی بەوە هەیە کە خەڵکی کە گەنجن جیلی دوای ڕاپەڕین نۆکم لە سەرەتای بەرنامەکەشە باسم کرد پێویستەکە ئەمە ینی ڕابهێنرێن و فێر بکرێن و تێبگەیەنرێن کە کورد هەروە ئەم نەگەیشتۆتە ئەم ڕۆژە و
هەتاوی ئازادی هەبێ ئێمە هەناسی ئازادی هەڵمژین بەڵام ئەبێ ئەوەی وەکو ڕووداوێکی مێژووی وەکو بەشێک لە مێژوو سەروەریمان ئەبێ تاکەکانمان پەروەردە بکرێن بە گیانێکی نەتەوەی و هەموو نەتەوەیەک ئەبێ مێژووی ینی شانازی بە مێژوو کللتور و شارستانێتی خۆیەوە ئەکات وەکو ڕووداوێکی مێژووی بڵێ بەڵام ئەوەی گرنگ بێت ئێمە ڕاپەڕین خاڵێکی وەرچەرخان بوو لە مێژووی کووردا حدەث و ڕووداوێکی زۆر گەورە بوو بەڵام وەک پێویست نەتوانرا تەوزیف بکرێت دوای 25 ساڵ حکومڕانی ئێمە بەرەو دواوە ئەڕوین کە ئەوایە ئێستا ئێمە هەنگاومان بنایە بۆ دەوڵەتی نەتەوەی بۆ سربەخۆی بۆ یەخستنی پارچەکانی کوردستان بەڵام ئێمە تاوەکو ئێستاینە حیزبەکان لە ناو خۆیانە ناکۆک و ناتەبان ئەوە وەزئی حکوومەتە ئەوە وەزئی پەرلەمانە کە ئەیبینی زۆربەی پۆستەکان زۆربەی پرۆسەکان ئەکسپایر بووە یان ئەو کەسی لەسەر پۆستەکەیان ماوەتەوە یعنی هیچ شینێکی پاڵپشتێکی یاسایی نییە کە ئەبێت دەسەودەستکردنی دەسەڵاتە بێ هەڵبژاردن هەبێت بەبێ ئەوەی کەس تاوانبارکە هەموو حیزبەکان بەشدارن و ئەو قەیرانی کە بەسەر کووردا هات ینی ئێمە ئەوەی 25 ساڵ حکومڕانی بیر لەوە بکرێتەوە کە ڕووی ئابووری و سربەخۆ بووین و سەروەریمان هەبێت و هەنگاوی باش بنین و میدیاکانمان وێنایەکی جوان و باش پیشاندن لەسەر ئاسی ناوخۆی و نێودەوڵەتی زۆر باشە کاک دکتۆر بۆی دەوڵەتێک دروستکەین جوانە کورد ئەوەندەی لە تراژیدیا دەژیاوە دەتوانێت بۆ کارەسەتەکانی خۆی بگری ئایا پێ بکەنین و پێکەنین بە فرامۆشیمان بسپێرەوەگەوەی کە ئینسان بیهێوێ ئازارەکانی خۆی لەبیر بباتەوە یا لە داوەریماندا دەژین ڕاگەیاندن دەبێت خزمەتی کامیان بکە بە دڵنیایەوە مرۆڤ پێکاتۆ لە هەست و نەست ژیانی مرۆڤ لەسەر ئاستی تاک و کۆمەڵگە و نەتەوە ڕووداوی خۆش و ناخۆشی تایە ڕووداوی کۆمیدی و تراژیدی تایە ئەمە شتێکی سروشتی و ئاسایە بەڵام وەکو وتم گرنگتر لەمە ئەوەیە کە ئێمە بتوانین تەوزیفی ڕووداوە تراژیدیەکان بکەین بۆ لایەنی کۆمیدی بۆ ئەوەی ژیانێکی خۆش و خۆشگوزەران دابین بکەین بۆ خۆمان بۆ نەوەکانمان بەڵام ئێمە ساڵ بە ساڵ خۆزگە بەپار ئێمە خەڵکێک ئەنی بەداخەوە کە من قەت لەگەڵ ئەوە نیم یعنی هەڵبی کێشێ یاخود هیوای هەبێ کە بۆ سەردەمی بەعس و بە سەدام حوسێن ئەمە بەڕاستی ئەو پەڕی بێزاربوون و ڕەشببینی خەڵکە بەداخەوە ئەوە ینی خەڵک ئێمە کاتێک یادی ڕاپەڕین ئەەکەینەوە ئەوە خەڵک ساڵ لە دوای ساڵ زیاتر ئینتیمای بەهێز بواە زیاتر حەماسەتی هەبواە بۆ بەشداری لەو یادەبوونە و ئینانێ نەتەوەیانەیە نەک ئەوەی یعنی وای لێ بێت شتەکە بێتە شتێکی ڕۆتین خەڵکی هەریادی نەکاتەوە یا ببێتە لە سەلەی فەرامۆشکراوەکان یا وەکو ڕووداوێکی مێژووی لە ڕابردووە تەماشاکرێت ئەوە ینی ئەم یادانە بە شێوەیەک بکرێتەوە ینی لە ساڵیادەکانە باب گەورەترین پرۆژە بکرای گەورەترین کۆنفرانس بکرایە ینی بە شێوەیەکی زانستی ئەکادمی لەو ساڵیادانە بکۆڵرایەتەوە و تەوزیف بکرایە چ لەسەر ئاستی سیاسی و دیبلۆماسی چ لەسەر ئاستی میدیایی ینی کۆنفرانس بکرایە خەڵک بانگهێشت بکرایە کە کورد ئەو هەموو نەهامەتی بەسەر هاتووە کورد گەلێکە کە شایستەی ئەوە نییە وای لێ بکرێت کورد هیچی کەمتر نییە لە نەتەوەکانی تر کورد گەلێکی زیندووە پند لە ئەزمون و ڕابردووی خۆی وەرئەگرێ و باسی مەعالیمەکان و پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان بکرایە لە هەموو ڕۆکانەوە ئێستا ئێمە ینی وەفد داوەتەکرێ باسی چیەکرێ پرۆژەی خزمەتگوزاری ڕاوەستاوە حکوومەتە ئیفلیس بووە قەیرانی داراییە شەڕە لەو لاشەوە تاکێکی بێکار و تاکێکی بێئینتیما دروست بووە ینی ئەو حەماسەت و ئەو ئینتیمایی کە خەڵکی بوو لە نەوە یەک بۆ ڕاپەڕین و ئەوانە ئێستا بەدڵایی و کاڵ بۆتەوە بۆچی کاڵ بۆتەوە ئەمە پێویستی بە دراسەکردنە پێویستی بە خۆداچوونەوەیە ینی حکوومەت ئەو هەموو نەهامەتی بەسەر خەڵکی ناوە من خەت نەمبینی بەرپرسێکی حکومی بەرپرسێکی حیزبی وەزیرێک بێت داوای لێبوردن لە خەڵکات لە بەرامبەر ئەو هەڵەکەم کوڕیانی کردوێتی کە ئەمە بەڕاستی پێی گەورە ئەبن پێی جوان ئەبن نەک ئەوەی یعنی بەس لە کاتی یادەکان و یە کاتی هەڵبژاردنە خەڵکیان بیرکەوێتەوە ئەمە بەڕاستی کارە ساتە زۆر باشە کاک دکتۆر میدیا ئەگەر بکەوێتە ژێر کاریگەری سیاست ئەوە دەمان خاتە ناو ئارامی و پێمان دەڵێ مەگرین هاتووینە سەر وڵاتێکی بێگرفت بێ موشکیلە بێکێشە بەڕاستی پێویستە میدیا بچێتە ژێر کاریگەری سیاستەوە میدیاکانی ئێمە میدایەکی سیاسین لەو ڕانگەیەوە کە ئێمە گەلێک بووین خاوەنی کێشەویی سیاسی و نەتەوەی بووین و میدیاکان من میدیای حیزبین و میدیا ناکرێت لە سیاست جاکرێتەوە چونکە میدیا لە بنەڕەتە ئەرچێکی سیاسی هەیە پێشەوەی ئەرچێکی کۆمەڵایەتی پەروەردەی هەبێ بە تایبەتی لە کوردستانە ئەو میدیایانەی هەن هەمووی زمان حاڵ و ئۆرگانی حیزبە سیاسیەکانن ئێمە میدیای یعنی بێلایەن و میدیای سربەخۆوانەمان زۆر کەمە
یاخود حکومت بۆ خۆی هەر میدیایەکی وای نییە هیچ شتێکی نیە چەند ئێزگەیەکی لۆکاڵی هەیە محلی هیچی تر بەڵام ئەمە ناکاتەوەی مەسەن حیزبێک کەناڵی ڕاگەیاندنی هەیە قەیناکە ئەجەندای سیاسی خۆی هەیە پەیامی سیاسی خۆی هەیە هەواڵ و چالاکی خۆی هەیە کە هەوڵ ئەدات پێگەودەنگی خۆی بەهێز بکات ینی پەیوەندی جەماوەری خۆی بەردەوام بکات هەواڵ و چالاکی بەردەوام بدا بە گوێی خەڵکە خیتابی سیاسی هەبێ بەڵام لەپاڵ ئەوەشە ئەبێ ئەم حیزبە بەڕاستی یعنی بەرژەوەندی گشتی بەرژەوەندی نەتەوەی بخاتە پێش بەرژەوەندی حیزبەکانی و نەوەکو ئەوەی تەنانەت یادکردنەوەی ساڵیادەکانیش ببێتە ململانەی سیاسی و ببێتە ڕکابەری و هەرکەس بۆ خۆی و هەرێکە لە شوێنێک و هەرێکە و خیتابێکی هەبێ و هەرێکە و خوێندنەوەیکی بۆی هەبێ هەموو حیزبەکان وەکوتم بەشدار بوون لە ڕاپەڕین و لە سەروەرەکان و لە پێچەنانی حکوومەتی هەرێم بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێت کار لەسەر لایەنە نەتەوەیەکەش بکەن و هەمومان بەشدارین لەم ئیدارەیە بەلایەنە گەشت و ڕەشەکانەوە بە خاڵە بەهێز و لاوازەکانەوە بەڵام ئەبێت ساڵ لە دوای ساڵ هەوڵ بدرێ ئێمە بەرەو پێش بچین ئەگەر ئێمە بەرەو دوا بڕۆین و خەڵک ئینتیمای نەبێ و خەڵک بێزار بێ و خەڵک بڵێ لە دەستی زاڵم و دیکتاتۆرێک و ڕزگارم بوو بۆ دەستی کەسێکی گەندەڵ و زاڵمێکی تر ئەمە هیچی لێشی نابێکۆڵێ هیچ بە هیچ ناکەین ئێمە ئەوایە ساڵ بە ساڵ بەرەو پێش بچوایەتین وەک ساڵ بە ساڵ خەڵک گەرم و گوڕتر وایە بۆ بەشداریکردن لەو ڕووداوە تراژیدیانە لەو یادەوەریە مێژویانەی کە بەسەر کووردا هاتووە نەک ئەوەی خەڵک وا بکە ینی ئەو شتانە بە شتێکی هەتا بە مزایدەی سیاسی بزانێت کە ساڵانە بەرپرسەکان بەشدارکرد هەتا ساڵ لە دوای ساڵ لە چەندین شوێن خەڵک ڕازینە بەرپرسە حیزبی و حکوومیەکان بەشداری ساڵێتی ڕاپەڕین و کۆڕەویان مەسەلەن هەڵەبجە و چی بکەن کە ئەمە ئەو پەڕی بێزاری خەڵکە و بەشێکشی پەیوەندیە بە مزایدە سیاسی کە ئەو بەرپرسانە ئەیکەن بەسەر خەڵکە ئەبایە ینی باشترین کەس باشترین حکوومەت باشترین بەرپرس ئەوەیە کە باشترین خزمەت بە خەڵک بکە نەک ئەوەی مەسەلەن خزمەت بەخۆی بکە بەخۆی بکات و بەرژەوەندی حیزبی و ئەوانە بخاتە پێش بەرژەوەندی تایبەتەکانی خۆی نەک حتا حیزبیش لەناو حیزبەکانیش سەیرەکەی چەند بەرپرسێک هەیە مەسەلەن لەوانە نیە هەمویان وەکو یەک بەشدار بن لەو دیاردەیە دەستگرتن بەسەر سەرۆت و سامانی خەڵک یاخود مەسەلەی گەندەڵی ئەوانە کە ئەبایە بە پێچوانە بایە بەداخەوە ئێمە حکوومەت ئەبایە لە پێش حیزبەوە بایە لایەنی نەتەوەی لە پێش لایەنی تایبەتیەوە بایە بەس سیرەکەی لە کورسانە بە پێچوانەوەی تا ئێستاش حیزب لەژێر بەڵێ حکوومەت لەژێر هەژمونی حیزبایە کاتێک کێشەیەکی ئیداری و سیاسی ڕوئەدا لە جاتی پەنابەرن بۆ دادگا و بۆ یاسا پەنا ئەبن بۆ دوێخانەکان پەنا ئەبن بۆ ڕێکەوتنی سیاسی ئەڵێن با ڕێکەوتنی حیزبەکان ینی حیزبەکان سەرچاوی دەسەڵات و حکوومەتن لە کاتێکە پەرلەمان سەرچاوی دەسەڵاتە پەرلەمان مەرجعی خەڵکە پەرلەمان ڕقیبە بەسەر حکوومەتەوە بەڵام لە کوردستانە ینی شتەکان هەمووی دیزە بە دەرخۆنە کرد ئەو شتەکان ئاوەژوو بۆتەوە بەڕاستی کاسن کۆچی لەسەرەوەی کە میدیا بۆتە هۆکارێک بەشێک لە میدیاکان ئەگەر بەشێکیشی بێت بۆتە هۆکارێک بۆ دروستکردنی ماسکێک بۆ سبووکردنی ئەو دەسەڵاتە سیاسی کە هەیە بۆ جوان نیشاندانی و لە بیربرنەوەی تراژیدیا و سەروەرەکان بەدڵنیاییەوە هەندێک من هەندێک جارە لەم ینی یادکردنەوە یادە تراژیدیانش بۆ بە ئاخاربردننی ئەو وەزئی گەندەڵی و قەیران و نامەتی ترەکە بەسەر ئێمە هاتووە یاخود ڕاگەیاندنەکان وەکوتم ڕاگەاندنی حیزبین کە ئەوان کاریان تەنیا ئەوەیە کە هەژمونی حیزبی خۆیان لایەنە جوانەکانیان دەستکەوتەکانی خۆیان خەباتی خۆیان ئەوانە پیشانی جەماوەەر بدەن نەک ئەوەی ڕووی ڕاستەقینە واقع نەک مەسەلەن ڕاگەاندن زمان حاڵ و دەسەڵاتی چوارەمە زمان حاڵی خەڵکە لە بنەڕەتە ئەبێت ناسۆری خەڵک کێشەی خەڵک گیرروگرفتی خەڵک داواکاری خەڵک ناڕزایی خەڵک ئەوانە بگەێنێ بە دەسەڵاتی سیاسی ئەبێ پرد و ڕایەڵێک بێت لە نێوان جەماوەر و دەسەڵاتی سیاسیە بەڵام ئەوان تەنیا گوێڕایەڵ و زمان حاڵی دەسەڵات و یاخود حیزبێکن کە ئەوە ئۆرگانی ئەوانە و پاڵپشتی دارایی و سیاسی ئەوان بڵێن بەڕێوەی ئەبن زمان حاڵی ئەوەن و جەماوەریان فەرامۆش کردو یعنی جەماوەر لە دۆڵێک و حکوومەت و حیزبە سیاسەکان لە دۆڵێکی ترن کە ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەیە کە لە میدیای کوردیشە ینی ئەوەی کە تۆ ڕواقع و ڕاستیەکان و خۆی پیشان نەدەی و کێشە و گرفت و قەیرانی خەڵکی نەگەیەنی بەسەرەوە ینی وای پیشان بدەیت کە هیچ لە گۆڕیان نییە و وەکوڵێ سەردەمی محەممەدی مەهدی ینی
کۆچی لەگەڵەوەی کە بەشێک لە میدیاکان وان لێ هاتووە گەر تۆ سێری بکەی وا دەزانی تۆ لە وڵاتێکدا ئیتر بێچێشەترین وڵاتە وڵاتێکە کە لە ناخۆیدا زۆر باشە بەڵام ئەوەی هەیە ئەوە دەرەوەیە خراپەوە ئەوە دەرەوەیە کاریگەری خراپ لەسەر ئێمە دروست دەکاوە گەرنا ئێمە مؤسساتمان هەیە وڵاتمان هەیە ژیانمان هەیە ژیانێکی شایستەمان هەیە ینی تەنانەت نەعەدالەتی لەوەشە هەیە مەسەڵەن لە ئازادی دان بە کەناڵەکانی ڕاگەیاندن لە مەسەلەی پاڵپشتی دارایی یعنی هەندێک لەو کەناڵانە بەپارینەوت و بەپارێکی یعنی زۆر زەبەلاح خەیاڵی ینی سەرفەکرێ بۆ پەخشیان بۆ کەناڵەکەیان بۆ کارمەند و ڕاگەاندکارەکانیان کە ئەوان تەنیا مەسەڵەن سەروەریەکانی ئەو حیزبەیە حکوومەت یا دەسەڵاتێک ناوچەیەک پیشان ئەدەن بەبێ ئەوەی یعنی دیفاع لە داکۆچی لە کێشەی خەڵکو و معاناتی خەڵکی بکەن و ڕاستیەکان پیشان بدەن وەکو جەنابەت وتن ینی وەکو ماسکێک وەکو بڵێ ڕتوشێک ڕتوفێشێکی مزەیەف ینی نەک ڕاستەقینە پیشان ئەدات کە ئیتر وەکو ئەوەی هیچ لە گۆڕیان نەبێت و ئەم حکوومەت و ئەم دەسەڵاتە هیچ کەم و کوڕێکی نەبێت لە کاتێکە هەموو بەرپرسە سیاسەکان کۆکن لەسەرەوەی کە گەندەڵی هەیە کەم و کوڕی هەیە قەیران هەیە ئەبێت چارەسەر کرێت زۆر جار یعنی ئەو کەناڵانە ئەوەشیان تێپەڕان و ئەڵێن نە قەیران هەیە و نە کێشە هەیە و ئێمە بەرەو ئەوە ئەچین بەرەو سەر بەخۆی ئەچین بێ خەڵکدان بەخۆیان بگرێەوە خەڵکی ینی تاکیدان بەخۆیان بگرێت خەڵکی ینی چی بکاتەوە چەند ساڵە ئەم قەیران و وەزع هەیە و هیچ هەموو شتەکانیش بە نایاسایی تەنانەت بڕینی موچە خوتی خەڵک بە نایاسایی حکوومەت ساڵیادی هەڵەبجە و کیمیاباران چی ئەکاتەوە گەورەترین وەفا بۆ کیمیاباران و هەڵەبجە خزمەتکردنە بە کەسوکاری ئەنفال و هەڵەبجە نەکەوەی موچەکانیان ببڕی نەکەوەی چارەکە موچەیان بیتە 3 مانگ جارێک موچەی فەوتاوی 2 ساڵیان بۆ ناگێڕیتەوە یعنی ئەمانە شتی نایاسەیەن ئەمانە گەورەترین سوکایەتیە بە کەسوکاری شەهید و ئەنفال کەوان زۆرترین قوربانیان داوە لە ڕووداوە تەراژیدیانی کەوتم ئەمە بەڕاستی یادکردنەوەی ڕاستەقینەیە نەکەوەی تۆ هەت چەند دوێنێ مەشهدێک پیشان دەیت و لە فڵان ساڵ لە فڵان ڕۆژە ئەوە ڕوویدا و ئەوە نەخەڵکتێت ئەوە هەمان ئەیزانین بەڵام چپەند و ئەزمونێک لەوە وەرگیرا و تۆ لەو ساڵیادەیە چ پەیامێکت پێ چ خزمەت گوزارێکت پێ بۆ خەڵکی ئەوە لەوە گرنگتر و گەورەترە ئەوە هەنگاوی ڕاستەقینێ ئەوە وەفا و ئەوە یادکردنەوەی ڕاستەقینێ ئەو ڕووداوانێ هەندێک جار ئەگەر زۆر جاریش نەبێ هەندێک جار میدیا دوانە بینیوە کە دەیهەوێت زۆر جاران تا کۆمەلگا بە تاوانبار بزانێت لە بەرامبەرەوەی کە بەسەر چاوی گرفتەکانی بزانێت بۆ دەسەڵات بە دڵنیایەوە ینی ئەو میدیایانە کە پاڵپشتی دەسەڵات ئەکەن یا خود زمان حاڵی دەسەڵاتێکی سیاسین ینی یا حیزبەکەن سیرەکەی هەموو کێشەکان هەموو قەیرانەکان هەموو هێلکەکان لەسەری جەماوەرە ئەشکێنێ ینی کەمترین داکۆچی ناکات لە جەماوەر و لە خەڵکی نەکەر ئەوە ینی لە خۆپشاندان و بایکۆت و ناڕەزایانە ینی ئەو میدیایانە ئەهاتن مامەسایانیان تاوانبارە کرد یان خەتای حکوومەت چیە حکوومەت پارەی نییە ینی دیفاعی لە نەک سندیکا هەبوو مەسەن سندیکای مامەسایانی چ سیرێکی دیفاعی لە دەسەڵات کردو لە ذاتی دیفاع لە داکۆچی لە توێژ و چینەکەی خۆی کە مامەسایان یان ئەمە کارەساتە بەڕاستی جاروا بۆ بەیاننامی دەرکردو دژی مامەساکی خۆی ینی سندیکا هەبووە لە کوردستان کە دژی خواستەکانی توێژەکەی خۆی خەباتی کردووە و لێدوانی میدیاش ڕۆڵی جێراوە میدیاش ئەوەی ڕۆماڵ کردووە تۆی تاوانبار کردووە یعنی ئێستا کەواتە دروستکردنی تراژیدیان نییە بۆ خۆی بەڵێ ئەمە تراژیدەیەکی دەستکردە بۆ بینەرەکان بۆ جەماوەر ئەمە ماسکێکی مزەیەفە دروست ئەکرێت ئەیانوێ واقعەکە بشێوێنن ئەیانوێ ڕووداوەکان وا پیشان بدەن بە ئاخارێکە ینی زۆرێک لە ئاوەژووکردنەوەی ڕاستەکەن زۆرێک لە چاواشەکاری جۆرێکە لە ڕاگەاندنی چاواشەکاری و ڕاگەاندنی مزەیەف زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ کە لە بەرنامەی ئەمڕۆی باس و خواز لە تەوەرەی میدیا و تراژیدیا میوانمان بووی زۆر سپاسی شیوادارین ئیتر کورد تراژیدیان نبینێ و ئیداری کوردی یەک بگرێتەوە ئەم حکوومەت و ئەم دەسەڵاتی سیاسی و حیزبەکانیانی ئەزمون وەرگرن ئیتر بەس ینی بەڕاستی خەڵک بێتاقەت بوو بێزار بوو هیوادارم کە پند و ئەزمون وەرگرن لەو ڕووداوە تەراژیدیانەوە و ئیتر کورد جارێکی تر تەراژیدیا و ناخۆشی و ناسۆری وەکو ئەنفال و هەڵەبجە بەسەرانەیە و زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵمان بوون خواتان لەگەڵ